زۆر ڕەشید الو كاك سعدي جيان الو ڕەشید چ قەومایە لۆ دەگریێ كنا كاك سعدي شينا قوماوا کورە پێم برێ کاچێ من پێم برێ چ بووە مال كانوا مال مخراجي لا كاك سعدي كنا جاتينا بو كاك سعدي جيان هەلو هەلو كنا كاك سعدي دايجي بوا كاك سعدي ماما مخرجينا باشە پێم برێ چێ مردووە كنا غوزكا كسيك بمردا کورە ئاخر دەتێم بگەینە بە قوربان بەزەڵتە لێ من دەتێم بگەینە كنا لابو بوغانيا ئێ دسي بزرگيرا بەڕاستە الو بله شهر در گوت چامقێک برام ناوەڵڵا 120 قفلەتیەمە چاوەکەم چاو ئەوە چیە ئەو دکتۆری هینا دیسان قوربان بەسەری دکتۆر بڕام بوو نازان تلفونم بۆ خستەخانە بمرمان دەهاتی لێ الو وەڵە برام شهر دەرگەوت چامەڵێک بەڵێ نووسیمە وەڵڵا کاکە ناوەڵڵا کەمتر نامێ برام بە ئیشم چاوەکەم دکتۆر جارێکی سیارەکەت نەفرۆشەتون ئەوەم فرۆش بەرە وەڵڵا کورە بووم بە فلیم بەدەست تەلەفۆنەوە وەش بە دەفرۆشم یەکیکات کڕیە جار شارە تۆ وازە ئیشی دکتۆری ناینی هەلا بچە معرەسە والله جار خۆم بۆ خۆیان دەکەوە تەلەفۆنە ئەلو باش سەلامت بی چاوەکەم ناوەڵڵا چار دەرگە و چامەڵێک نانای چتری نییە سەر نووسیە بەڵێ چاوەکەم چاو کاکە مغەزیە ئێستاوە ئیشەکەی خۆت بکە زانە و بێمەعاشە چی کرد هەمە عالەم نییە ئیشە چکە دەکات بەس ئیشی خۆی نەبێت نەکەی تەلەفۆنەکەم دێ برام بابا ئیشەکەی خۆت بکە کاچە بەزەوە ئەوە چ تووڕەیە ئەو تووڕە مەکە بۆ خودەوە تووڕە بیدیم بە ستاردابتەوە کورە کاچی بخۆ ئاوی فراز بە بەڕاناچەشی دە ئیشەکەی خۆت ئەو بکە مایلم دێ کاکەم بایلەکەم کەی ناگەل وڵات دێەوە ئەدی هاردوو ئاسمان پێ بکەوی چای کۆت چات کاکە چاو کردەوە عیبی نییە عەرەسیەت و کورە سارە دەفرۆشمەوە تو چیشت بە ئیش منە کاکە کاکە والله کاکە حەقیقی یعنی ئاوەچی ئەوەندی سعاتەکە هات کاکە دەست دانێ چاتەکە و چار بخە کاچی ئەوە چی ئەتوی نادە ئێرە زەنابی معرەسیە عەفۆم زەنابی دکتۆر زەحمەت نەبی چایکەوە ئەوە عیلاجم بۆ تێنایە مام سادی بە ئەو مغەزیە ژوەر بگرین ئیشەڵڵا باش دەبی ئەو جاو عیلاجەشی بدەنێ دانی بەیانی ئێوارە دنکی حەبەبی دەنێ دوای ناخواردن دەخۆی مام سادی باشە ئەگەر ئازاری زۆر بوو تەلەفۆنم بۆ بکەوە باشە جارشکە و تەلەفۆنە تو دەکەم دوو قاتیش پارەی بدەن و بینێتەوە ئەلۆ کاکە زەحمەت نەبی ساعت تر تەلەفۆن بکەوە باشە کورە بێنە کاکە بێنە تەلەفۆنەکەی من دێ بەجێ من دەکەی وازڵی شێبینە بە هەمووش مارەزی خۆت بکە وەزعا دەستان خۆش بێ منەوە هەموو ڕێی دوورە بڕۆ ماڵەزا کاکە کاکە دوورە نەبی ها ئەمە بڕک سوعبەت چینە نەخۆشەگەنا لێرە هوو دوهرام دەکرد ئەلی پێم بری ئەلی نەخۆش بڕ ئەوە دکتۆر بڕام و کە ئەو بە دکتۆرە ئەلی وە تۆ ئەوە دینایە ئەمن تەلەفۆنم بۆ خستەخانە کروتم یان دکتۆرەگەیان پەرستارێک ئەوەیان نردم واز لێ بینم برادرمێ دکتۆرەی باشە بانج دەکەم چ بوو ئەرێ قەحتان فەقیری هەر تەلەفۆنی نەکردەوە بزانە وەڵا تەلەفۆن دەبی قەحتان نەبی با ئەلۆ هاعینی کاک قەحتان کوردە تۆ عەرەبی قسەی لەگەڵ بەکە بە شتێ بگەی کوردە بەرێ کاک قەحتان لە پێشدەکەی خانی ڕقم 12 کوردە بۆ بینە باش ئەوە هاتم بە خۆماتم چاوەکە باش بە قوربانم باش نەخۆشیان واش بەردێ سعدی باشتر بووی کورەری وەڵڵا بەس دیتە دکتۆرەکە چی بەم گوت گوتی هەموو ناوەچینەکە بیری بەس ناوی ڕەشیدی نەبی ڕەشی مارێ منی وێران کرد باوم یەکت زار نییە کەلیمەی ڕەشیدی باز بکەن چی خراپە پێتان دەکەم بەحسی ڕەشیدی نەکەن نانە تاپیتی ڕێژ ناهێن بوو ڕەشید تا بەس خودت